میوانەکەمان تەها حسێن ئەندازیاری چاکردنەوە لە ئاوی پرۆژەی کەرکووک باسەکەین و هەروە کۆمەڵە پرسی تر تاوتوێەکەین. کاک تەها زۆر بەخێر بێین. بەیانی تۆ باش. بابینە سەر ئاوڕۆی کەرکووک و لەم لافاوەیە ئەو پرۆژانە ئەو نۆژەنکردنەوەوانە پاکردنەوەوانە چی بوو کە ئامادەکاریتان کردبوو لە بەرۆی ئەمانزانی کە لافاوێکی وا یاخود بڕەبارانێکی وا دەبارێت؟ صراحة ئێمە خۆتەیەکماندانە ئەو خۆتەمان دەستمان پێ کرد لە مانگی 2023 خوتەکەمان خۆی سیانەت شەبکات ناو شاری کەرکووک هەمووی دەستمان پێ کرد لە 6 قاطع تەوزیعمان کرد 3 قاطع بە 3 قاطع ئیشمان لێ کرد تا مانگی 1 2024 بۆیە خۆمان ئامادەکەین بۆ ڕۆژێوە والحەمدولله نەتیجەکەمان سودیەنە نەتیجەکەمان و خوتەکەمان سەریگرت کە بتوانین یەکەم دەرچین لەسەر هەموو شارەکانی عێراق و هیچ کێشەیەکمان نەبوو لەم بارانە هەمووی. زۆر باشە. کاک تەها ئاوڕۆی گەڕەکەەکانی کەرکووک و شاری کەرکووک تا چەند لە ڕووی ئەندازیارەوە دروست کراوە بۆی ئەگەری لافاو یاخود گیرانی بۆ دروست نەبێت تا چەند ئەندازیاریانە دروست کراوە؟ ئێمە سەراحەتەن هەموو شارەکانی عالەم معڕەزە بۆ پێزان و معڕەزە بۆ تەحمل نەکە. هەموو شارێکە کەمیە ئاوی هەیە بتوانین سیعات و ئیستیعابی کەمیات باران بکەین. بەس الحەمدولله ئێمە لە ناو شاری خۆمان حسا ئەو شتەمان کردبوو کە ئیستیعاب کەمیاتی هائل و زۆر بکەین بۆیە ئاوڕێ و مەجاریە زۆرمان گەورەمان دروست کرد بۆ ئیستیعاب و بۆ ڕۆژێکە تحمل ئەم هەموو بارانە بکە. بەڵێ هیچ ڕێژەی بارانبارینەکە وای کردبوو کە زیانێک بە ماڵێک بە گەڕەکێک یاخود ئاوڕۆکانی کەرکووک بتەقێنێ جۆرێک لە جۆرەکان؟ نا الحەمدولله هیچ شتێک ئەوە گەورەمان شەکوایەکویش نەگەشت بێمان فقط انسداداتی بەسیط لەسەر مشەبەکاتی مەطەری ئەو ئینسدادانەش دێتەوە ئێوە هەمووتان ڕزانن پیسی ناوجادا و خۆڵەکە و ئەو هەموو قوڕا و خۆڵەوە هاتەوە لەگەڵ بارانەکە معڕەز بوو کە ئەم مشەبەکە مەطەریانە هەمووی بگرترێ فالحەمدولله ئێمەش لیجان و فرقمان هەیە لە ناو سیانی شەبکات یەکسەر دەرچوو هەموو ئیشەکانی جێبەجێ کرد و هیچ کێشەیەکمان نەما. کاک تەها ئایا ئاوڕۆی کەرکووک هەمووی لای دوجارە ئەگەڕێتەوە یەک سەرچاوی گەشتیاتە یەک سەرچاوی زۆر گەورەی هەیە هەمووی لەوەیە کۆ بێتەوە؟ حالیەن ئێمە وا شەریکێکمان دروست کرد کامل لە منتیقەی تەرکەلان ئەمانەوێ هەموو ئاوڕۆی کەرکووک بچێتە ئەو جیانە إن شاء الله ومستقبلا إشي ليكين كناو كركوك هموي بقات يكسر شايوكا وإشي ليكين يواش مزاري كان مان مساري أقورين أي بينه بو أو جيا وأي مخومان أمان هيج سود لو بروجي ورجيراوا ياخد سود لباشروكاني أو روكاني كركوك ورجيراوا تاجاري كتير خزمەتی بۆ نمونە زەرعات خزمەتی کشتتوکاڵەکانی کەرکووکی پێ بکرێت؟ طبعا ئێمە لەو ئیشەیە دوو ئیسفادەمان هەیە یەک ئاوەکە ئەگەڕێنەوە بۆ ئاوی صالح لسەقی الزراعة دووەم شت مخلفاتی ئەم ئیشەیە ئەمێنێ بۆ ئیسفادەی لێکەین بۆ سەمات کیمیاوی يعني بعض مزارع و هینی ئیسفادەی لێکەن إن شاء الله. ئایا لە کاتی بۆ نمونە گەرگەڕەکێک ئاوەڕۆ گشتێکی گیرا بوو یاخود کێشەیەکیان هەبوو لە کاتی پەیوەندیکردنا ئێوە هاوکاریانەکەن تا چەند بە زووترین کات کێشەکانیان بۆ چارەسەرەکەن؟ ئێمە لە باتی یەک شعبەیەکە 6 قاتعمان هەیە ئەو یەک دوو شعبەیە خاصمان هەیە شەکاوی مواطنین سێ سەفحەیە لەسەر ئینتەرنێتمان هەیە ئەوەیشی ناتوانێت بگاتە لای بۆ دائرە و نەگاتە جێ خۆمان ناتوانێت ئەتوانێت عن طریق سەفحەکەمان شەکواکەمان بۆ بنێرێ بە زووترین کات ئەگەینە لای و الحەمدولله نەمانێشتۆ بگاتە 24 ساعات هەموو کێشەکانمان هەل. زۆر باشە. هەنێک گەڕێکی کۆنمان هەیە وەکو ئیمام قاسم و بڵاخ و موسەڵا و لەوێ مەجارەکانیان بەو شێوەیە نەبێت لە بەرۆی کۆنە نۆژەن کراوەتەوە یاخود پێویستیان بە چییە؟
صراحة ئێمە معاناتمان يعني معاناتی زۆر گەورەمان هەیە لەم بابەت هەیە لە خاصن لەگەڵ ئەم منتیقانە چکە ئەم منتیقانە ناتوانانی ئیشی لێ بکەی ناتوانانی ئەجهیزەی ئالیاتی گەورەتیا داخلکەی بۆیە بتوانانی ئیشکەی لكن مع هذا ئێمە الحمد لله چارەسەرێکمان کردو بۆیە نەگەنە ئەو مەرحەلەیە کە ئەو بچێتە ناو ماڵەکانیان یان عەزیەتیان بدا هەر چۆن هەر چەنارە باران کابێ لە ڕووی ئەم هەموو ئامادەکاری و باش پێشکەوتنەوە بێت دۆخی سیستەمی ئاوڕێی کەرکووک لە دۆخێکی زۆر باشە بێت بەپێی ئەو ئامارانی کە ئێوەلاتانە ساڵانە ئەمساڵ دۆخی سیستەمی ئاوڕێی کەرکووک تا چەند باش بوو صراحة ئێمە هەموو ساڵێ پێش بگەینە پێڵێن موسم الأمطار پێشەوەی بچینە ناو مەوسمانە دانشین خۆتە دانین والحمدلله ئەم ساڵش عینەن خۆتەمان دانا خۆتەکەمانش سەری گرت وأتوانم بڵێم حتا 90% ئێمە الحمد لله مسيطرين لەسەر ئاوڕۆی کەرکووک مسيطرين لەسەر مەجاریەکەی و مسيطرين لەسەر باران و شتە الحمد لله زۆر باشە ئاوڕۆکانی کەرکووک ساڵانە چەند جار نۆژەنی ئەکەنەوە یاخود پاچی ئەکەنەوە بۆی لە کاتی بارانبارینە ئەو ڕێژە ئاوە زۆرە لەوەی لە خۆ نەگرێت لەبەرەوەی هەنێک گەڕەکەیە ئەو بۆڕیانی کە بەکارهێنراوە بچووکترە لەگەڵ ئەو ڕێژە بارانبارینەی کە دەبارێت ساڵانە ئێوە ساڵی چەند جار پاکی دەکەنەوە یاخود نۆژەنکردنەوەکان چۆنە؟ ئێمە یەک شعبەیە خاصمان هەیە شعبە صیانەت شەبەکات ئەم شعبەیە بەردەوام ئیشەکە نەوەستاوە بەردەوام ئیشەکە کە سیانەی شەبەکات و مەجاری هەموو ناو شاری کەرکووکەکە ئەمە یەک دوو ساڵی دوو لجنە دائەنین لجنەی درع فەیەضانات لجنەی صیانەت شەبەکات دائەنین و بۆیە بتوانین استیعاب ئەکبەر کەمیەیان زۆرترین کەمیەی ئاو لە باران و لە هەرچی ڕەواهەری ئەو فەیەضانات و شتێتر دەستان خۆش بێ ئایا چاودێرەکان بەس لە وەرزی زستانە بەیانی بەس کاتی هەبوونی ئەگەری بارانبارین و وەرزی سەرما لە وەرزی هاوینە بێگومان تۆزە کێشەی تریشمان تووشە بێ و کێشانش بە هەمان شێوە چارەسەرەکرێن ینی وردبینیەکەن لەسەر ئەو کێشانش ئێمە وەکو پێتم وت سیانەی شەبەکاتمان بەردەوام ئیشەکە بەس ئێمە معاناتمان هەیە لەگەڵ خەڵکی لەبەر ئەوەی پیسی فڕێدان ئیهمالیان هەیە لەسەری مشەبەکاتی مەطەری لەبەر ئەوەی ئێمە 24 ساعات لەگەڵیان بەردەوامین بۆیە هیچ نەگەنە مشکلەیەکیان شتێکەوە والحمد لله باشین لەگەڵیان زۆر باشە جگە لەو پرۆژەی باس کرد لە تەرکەلان هیچ پرۆژێکی تری نوێ هەیە کە ئاوڕۆی کەرکووک دڵخۆشکەر بێ بۆ هاوڵاتیان کە بزانێ پرۆژێکی وا هەیە جگەلەوەی ئاوڕۆکە و پاشەڕۆکەی ئەڕات و سوودیشی لێوەربگری ئێمە مەشاریعمان نەوەستاوە هەر گەڕێکێک هەر شەهر منتیقەیەک لە ناو شاری کەرکووکە ئاوڕۆی نەبێ مەجاری نەبێ ئەتوانی دێتەوە عریزە و تەقدیم کە کەشفێکی بۆ بکەین ئەنا ئەو منتیقەیە پێویستیە بە مەجاریە ئەگەر پێویستی بێ یەکسەرەکەینە ناو پرۆژەکان و لسەکان و ئیشی بۆ بکەین بە زووترین کات ینی جیهەتە ئیدارەکە ئەوەیە کات گەڕێکێک نەیبێ بە عریزەیەکی بەڵێ ئەگاتە لای خۆمان و الحمد لله عن طريق قطاعات خەڵک زۆرەگە و هاتۆ بۆ لای ئێمە و ئیشان لەکەین زۆر باشە دەست خۆش بێ ئەگەر لە کۆتایی هیچ شتێکت ما بێ باسی بکەیت و باسی پرۆژەکانی داهاتووی ئاوڕۆی کەرکووکیش بکەی ئەگەر هەر شتێکت هەبێ نەوەڵا صراحة من یەک تعلیقی بەسیطم هەیە بۆ خەڵک هەر یەکێک لە ناو خەڵکی شاری کەرکووکمان هەیە هەمومان لە عەسری تەتەوڕین هەمومان مۆبایلمان پێیە هەمومان لەگەر لەگەڵ خۆت نەبێ لە ماڵ ئەنتەرنێتت هەیە لە هەموو شوێنێ مەجاری دۆزی گرتراوە بە شێوەی جوان ڕسمی بۆ ئەگرم لەگەڵ ڕقم مۆبایلی عنوان ئەگەرش نەتوانی بگەیتە ناو دائیرە ناتوانی بگەیتە ئەو جهاتی معنیە ئەتوانی عن طریقی دائیرەکەمان عن طریقی فیسبوک بتوانی بنێری بۆ مدیریەی مەجاری کەرکووک تایبەتمان هەیە ئێلام مەجاری کەرکووکمان هەیە مدیریەت مەجاری کەرکووکمان هەیە ڕقم تەلەفۆن و مۆبایلی لەسرە بەس بگاتە لای ئێمە ئینشاءالله بە زووترین کات ئەتوانین حەلیکەین بۆیە نەبێتە کێشەیە ناو شارەکەمان و بە جوانی خۆی بمێنێ ئینشاءالله زۆر سپاس مادومان کردی بەڕێز ئەندازیار تا حوسێن لە بەشی چاکردنەوەی پرۆژەی فەرمانگەی کەرکووک و ئاوڕۆژ زۆر سپاس.